سڵاتوان لەبێ و ئەم کاتتان باش بنێران لاڵقی شتری بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە. ئەمڕۆ 22 ساڵ تێپەر دەبێت بەسەر ساڵیادی ڕاگەیاندنی حزبی شوعی کوردستان، ئەو حزبەی کە نزیکەی سەدەیەکە یان زیاتر لە نیو سەدەیە لە چوارچێوەی حزبی شوعی عێراقدا بەردەوامە لە خەبات و تێکەوشانی نیشتیمانی و چینایەتی. ئەم ساڵیادا هاوکاتە لەگەڵ ئەوەی کە گەلی کوردستان ڕوبەڕووی چەندین تەحەدی و گۆڕانکاری لە ئاستی نێوخۆیی دەرەچی دەبێتەوە. لە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ تایبەت دەکەین لەبارەی دید و هەڵوێستی حزبی شوعی کوردستان سەبارەت بە ئەم قەیرانان و ئەو تەحەدی و کێشانەی لە ئێستاە لە نێوەخۆی هەرێمی کوردستانە دەبیندرێ. هاوکات دیدی حزبی شوعی کوردستان لەم بارەیەوە گفتوگۆ دەکەین بە بەشداری بەڕێز دکتۆر کاوە مەحموود جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شوعی کوردستان. دکتۆر کاوەم کاتت باش و سڵاو دەبێ. هەموو کاتێک باش. دکتۆر لەم بارودۆخی ئێستا یان کە ئەمڕۆ ساڵیادی ڕاگەیاندنی حزبی شوعی کوردستانە هەرێم ڕوبەڕووی چەندین تەحەدی و کێشە و قەیرانی نێوخۆیی دەبێتەوە، وەک مەسەلەی قەیرانی دارایی و ئابووری و بێموچەی و خراپی خزمەت گوزاریەکان کە هاوڵاتی ئەمەدەستیەوە دەناڵێن و لەو لاشەوە شەڕی داعش لە لایەکتر و هاوکات ئێستا کێشەی سازان و نەسازانی لانە سیاسەکانی هاتۆتە سەر. هەرێم بۆچی لە ئێستا ڕوبەڕووی ئەو هەموو کێشەیە دەبێتەوە؟ بەڵێ پێشێکی ڕێز و سڵاوم بۆ خێزانی شەهیدان لە یادی ڕاگەیاندنی حزبی شوعی کوردستان و سڵاومان بۆ هەموو دۆستان و لایەنگران و ئەندامانی حیزب تەنانەت ئەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان لە ناو حیزبا بوون و ئێستا لە دەرەوەی حیزبن. ئێمە بە چاوی گەشتبینی تەماشای هەموو ئەو لایەنانە دەکەین و کە بەشدار بوون لە بتەوکردنی حیزب و لە هێنانەکایی چالەکیەکانی لە گۆڕەپانی نیشتیمانی کوردستانی و لە هەموو بوارەکاندا. لە ڕاستیە کۆمەڵێک وە دەزانی کۆمەڵێک گرفت و استحقاقاتی سیاسی ڕوبەری کوردستان دەبێتەوە و شتەکان زۆرن ئاسانی و بوونی ئەم هەموو بابەتانە ڕنگدانەوەی ئەوەیە کە ئێمە لە کۆمەلگایەکی زیندووا دەژین و بەشێکین لە جیهانی ئەمڕۆ، چونکە بەشێک لەو مەسەلانەی کە ڕوبەڕوان دەبێتەوە تەنها پەیوەندی بە ناوخۆی کوردستانەوە نییە، وەکو ئەو کێشانە تەنها هەندێک لە کێشە ناخۆیەکانیش پەیوەندی بە هۆکاری هەرێمایەتی هەیە، هۆکاری نێو دەوڵەتی هەیە. واتە لێرە ئێمە ڕوبەڕووی کۆمەڵێک استحقاقی سیاسی دەبینەوە. لێرە گرنگەوەیە چ بنەمایەک دابنین بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم استحقاقە سیاسیانە و باشە بزانین ناوڕۆکی ئەم استحقاقە سیاسیانە چییە. یەکەمین هیچە لە استحقاقە سیاسیە گەورەکان ئەوەیە کە کوردستان ڕوبەڕووی ئەرچێکە بێتەوە، ئەوش پێڵێن ئەرچی بنیانانی دەستور و هەروەها جگە لەوەش کە لەگەڵ ئەوەدا بڵێ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم. ئەم دوو مەسەلەیە کە بێتە پێشەوە دوور لەوەی کە بەشێکە لە ململانەی حیزبایەتی تێڕوانی جیاوازێتە پێشەوە، بەڵام دەبێت ئاماژە بکەین بە ناوەڕۆکەکەی. ناوەڕۆکی ئەم مەسەلەیە پەیوەندی بۆ هەیە ئێمە هەنگاو دەنێن بەرەو دەوڵەتی مؤسسات. کاتێک کە دەستورمانە بێدە هەرێمی کوردستان یعنی چەمکی دەوڵەتی مؤسسات دێتەکایەوە. بۆیە لێرەدا لەلایەکەوە ململانێ و ناکۆچی لە نێوان حیزبە سیاسەکانە ڕوەدا، بەڵام ئەم مەسەلەیە تەنانەت مەسەلەیەکی کۆمەلگاییە، چونکە کە کاتێک باسی دەستورەکەین، دەستور تەنها بۆ حیزبە سیاسەکان نیە، دەستور پەیوەندی بە کۆمەلگا و بە تاچی هاوڵاتیەوە هەیە لەم شوێنەدا. بۆیە لێرەدا بنەمای بۆچوونی ئێمە ئەوەیە کە چۆن هەوڵدەین ناوەڕۆکی دیموکراسی قوڵکەینەوە و چۆن کار بکەین بۆ جێگیرکردنی چەمکی دەوڵەتی دیموکراسی مەدەنی کە دین لە دەوڵەت جیا بکاتەوە. ئەمە یەک. ئەگەر یارمەتی بدەیتێ حاڵەتی دووەم، ئەو ناکۆچی ململانەی کە ڕوەدا لێرە لە نێوان حیزبە سیاسەکانە کە پەیوەندی بەم استحقاقەوە هەیە کە استحقاقی هەنگاونانە بۆ دەوڵەتی مؤسسات، ئەوەی کە زاڵە بەسەری ململانەی حیزبی بەرتەس زاڵە بەسەری. بۆیە دەبینین هەموو لایەنەکان
کە هیچ دایانێک جیاناکەمەوە لەم حاڵەتە پەنابەنە بەر خیتابێکی پۆپۆلیستی شعبەوی گەڕانەوەیە کە بۆ خیتابەکەی پێشتر کە لە هەفتەی شوبات کاتی خۆی ڕوویدا دیسانەوە هەموو لایەنەکان پەنابەنە بەر هەموو ئەو گوتارە شعبەویە و ئیعلام بەکارێنن بە شێوەیەکی نەگونجاو بەکارهێنن بۆ ئەوەی کە ئەم ناکۆچانە زیاترەکەن و نابنە هۆی ئەوەی کە هەنگاو بنێ بەرەو تەوافقێکی سیاسی و بتوانن بە هاوبەشی ڕوبەڕووی ئەم کێشانە بەرنەوە. طبعاً کە ئەمەیەت هاوکات لەگەڵ ئەمەدا کارتێکنێکی خراپی سەر هاوڵاتی بوون هاوڵاتیان هەیە چونکە هاوڵاتیان سەر ڕای ئەمە ڕوبەڕووی کێشەی موچە و نەبوونی کارەبا و بوونی بنزین و نەبوونی بنزین و هەموو ئەو قەیرانانەی کە ژیانیە ڕۆژانەیە کە ڕوبەڕی هاوڵاتی بوو نەبێتەوە کە ئەم قەیرانە وا هەیە و هەمان کاتە حیزبەکان بەم جۆرە تەعامولەکەن و ئەو جۆرە گوتارە و ڕژانە هەیە کە مۆرچێکی پۆپۆلیستی هەیە ئەمە واکە قەزیەکە نەبێت بە قەزەیەکی مجتەماعی قەزیەکەی قەزیەی دەستورە و قەزیەی کە پەیوەندی بڵێن بە ئستیقاقە سیاسەکانەوەیە. سێ زۆر گرنگە ئەومان لەبیر بێ کە ئەم ڕووداوانەی لێرە ڕووەدا ڕووداوێک نییە دوور بێت لە هۆکاری نێو هەرێمایەتی واتە هەموو دەوڵەتە هەرێمایەتەکان ئەیانەوێ هەر کەسە ببێت توانا و وزەی خۆی ئەیانەوێ دەستێوەدانێک هەبێت لەناو خودی ئەم حاڵەتە ئەمەش هەیە. ئەمە جگەلەوە چوارەم خاڵ ئەوەیە ئەم ڕووداوانی کە لە کوردستانە ڕووەدا دابڕاو نییە لەوەی لە هەموو عێراق ڕووەدا لە عێراقدا داڕمانی دەوڵەت هەیە دەوڵەت بەرەو کۆتایی هاتنەچێ و هەروەها چالاکیەکانی تیرۆر و ململانەی تایفی بەرەبەرە بەرزەبێتەوە و ئەم شتانەش ڕاستە دەوڵەتی عێراق بەرەو داڕمانەڕەوە بەڵام زیادبوونی ململانەی تایفەگەری و زیادبوونی چالاکی تیرۆریستانە بە شێوەیەک لە شێوەکان کارە کاتە سەر وەزعی کوردستان خۆ تەزانی ئەو مەترسانی کە ڕوبەڕووی کوردستانە بێتەوە. پێنجەم خاڵ ئەوەیە کە دەکە تەنها هەرێمایەتەکان و عێراق لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە حاڵەتێکی وەکو بڵێ ژانەژی چاوەڕێی لەدایکبوونێکی نوێیەکە ئەم لەدایکبوونە نوێیە معنای ئەوە نییە بە ئارەزووی ئێمەیەتەکایەوە بەمانایە لەمانەکان ئەو شێوازەی کە دەپێشوو هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە پێکاتەکان بەرەو بنبەست چووە لەبەرەوە باس لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێکرێ لەم حاڵەتەدا چۆن ئێمە خۆمان گەلانی ناوچەکە بەشدار بن لە دەستشانکردنی بۆچی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم حاڵەتانی کەیەتە پێشەوە ئەم پێش حاڵەتی کەیەتە پێشەوە ئەمانە هەر هەمووی کە ئەومان بۆ خاتە ڕووکە مەسەلەی بڕیاردانی دەستور و مەسەلەی هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێم چونکە مەسەلەی سەرۆکی هەرێم و شێوازی هەڵبژاردنەکەی من بەشێکە لە قانونی دەستوری یانی بەشێکە لە دەستور و ئەگەر قانونێکە بێ قانونی هەڵبژاردننی سەرۆکە بێ نەک چۆنەتی ئەم مەسەلانە تێکڕای ئەم مەسەلانە کۆ بکەیتەوە سەرەکەی ئستیقاقێکی داخلی هەیە کە گرنگە بەڵام لە هەمان کاتە وەزعێکی هەرێمایەتی و ناوچەکە هەمووی کارکاتەستەری لە کاتێکیدا لەبیرمان نەچێت کە لە ناو کوردستانە هەنگاو ئەنرێ بۆ بڕیاردانی مافی چارەنووس تێکڕای ئەمانە کارەکە سەر وەزعەکە. دکتۆر ئەوەی وتت مەسەلەی ئستیقاقی سیاسی و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ مەلەفە سیاسیەکان ئەوەی ئێستا دەبیندرێ کە لە بەرچاوە مەسەلەی محاسسەی بە نەفەسی مامەڵەکردنی محاسسەی حزبیە لەگەڵ پرسێکی گرنگی وەک دەستور هەم لە لێژنە 21 کەسەکە پێشتر لەسەر پرسە گرنگەکانی وەک بابەتی یاسایی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی و کۆمەڵی بابەتی تر ئێستا ژوا دەبینین لە ناوە خۆیان جارێک پیانی پێشتر بە جۆی لە جۆرەکان ئێوە وەکو حزبی شوعی کوردستان بەشداری پێ نەکران لە لێژنەی نووسینەوەی دەستوریان خۆتان بەشداریتان نەکرد لە تێبینیتان نەبوو ئێستا جاریشتر خەریکە لە ناوەخۆ ئەم پێنج لایەنە خەریکن بە جۆرە جۆرەکاندانەوە یەکتر ئاوت بکەن لە پرۆسی سیاسیە ئەم نەفەسە پرۆسی سیاسی ئیشکالاوی ناکاتن خۆی کاتی خۆی کە ئێمە باسی حاڵەتی احتیکارکردنی کاری سیاسیمانەکە لەلایەن ئەم پێش حیزبەوە مەسەکەوان ئەوە نەبوو کە پشتی حیزبی شوعی چییە
و هەروەها ئەگەر دوورتر لەوەی کە لێجێ ئامادەکردنی دەستور ئەگەر باسی مفوازێت بکەیت کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن کە بەداخەوە سربەخۆ نییە لە کوردستان عینەن دابەشکرا ئێمە باسی ئەومان نەکرد کە ئەمانەوێ فراوان بێ سربەخۆ بێ لەو ڕوانگەیە نەبوو کە ئەمانێ پشتی حیزبی شوعی چێ لەو مەسەلەیە ئێمە لەو ڕوانگەیە تەماشای مەسەلەکەمانە کرد کە احتیکارکردنی کاری سیاسی نەمێنێ بەتابەتی لەو مەسەلانەی کە تێکڕای هەموو لایەنەکان بەتابەتی ئەم پێشدایانە و بەتابەتی ئەو بەشانش کە خود خۆیان پێشەوە بەناوی ئۆپۆزیسیۆن کارێنە کرد کە باسی ئەوانەکەن ئەو مەسەلانەی کە مەسەلەیەکی نیشتیمانیە ئەبێ بەرفراوان بێ ناوەندی بریاوەرگرتن بۆی و ئەبێ جۆرێک لە هەماهەنگی نیشتیمانی و سازشی نیشتیمانی لەسەر بکرێت بەداخەوە کە ئاڵگۆر کرا لە بەڕێوەبردننی حکوم کە هاتنە سەر حکوم لەگەڵ دوو لایەنەکەی تر بە هەمان عەقلیەتی ئەوەی کە هەموو کاری سیاسی لەو چوارچێوەیە احتیکار بکرێت ئەمە یەک دووەمی فەرقێ لەبەنی قەزەیە کە قەزەیەکی زۆر سیاسی بچووکە بەڕێوەبردنێکی کە توانێت پێنج حیزبەکە بەڕێوە بەرێ بیبە بەڕێوە لەبەندی مەسەلەیە کە پەیوەندی هەموو خەڵکەوە هەیە هەموو خەڵک فراوانترە لە مەسەلەی پێنج حیزب و دو حیزب و سێ حیزب بەتابەتی مەسەلەی دەستور و هەروەها مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەم مەسەلانە پێویستی بە جۆرێک بە سازشی نیشتیمانی هەیە سازبوونی نیشتیمانی هەیە و ئەمە وامان لێکە ئەمە مەسەلەیەکی کۆمەڵایەتیە کۆمەڵگایە مەسەلەی یەک حیزب و دو حیزب نییە ئەم عەقلیەتەی کە ئەوان وایان کرد کە عەقلیەتی لابردنی لایەنەکانی تر بوو احتیکارکردنی بڕیاری سیاسی بوو گەیشتە ئەو ڕادەیە کە جەناب باسی کرد اینجا ململایەنەکە هاتە نێوان خودی خۆیان اینجا هەر کەسە بیرەکاتەوە بە هەمان عەقلیەت لەگەر بەرامبەرەکە تەعامل بکە و ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی قەیرانەکە لە ئێستا گفتوگۆی زۆر دەکرێت لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسەلەی تەوافقی سیاسی دیموکراسی تەوافقی سازان لەسەر پرسە سیاسیەکان کار نەکردن بە زۆرینە و کەمینە هەمیشە ئەم مەبدەئە بە بەردەوام با بڵێن بە دوای خۆیە کێشەی دروست کردووە کێشەی لێ کەوتۆتەوە ئێستا لە هەرێمی کوردستانە لە بەردەم پرسێکدا نەویش سازان و نەسازانە و ئەم سازان نەسازانەش سری کێشا بۆی کە هەر لایەنێکی سیاسی ئەگەر سەیری ڕەچەتەکەی کرد لە بەرژەوەندی خۆی بێ ناوی لێبنێ سازان ئەگەر ناوی لێنێ سازان ئێمە هەز ناکەین لە بەردەم یعنی پرۆسەیەک داین کە مەسەلەی سازان و سازان کاریگەی لەسەر پرۆسی سیاسی خسۆتەوە من پێم وایە کە ئەبێت دووشت جیا بکەینەوە حاڵەتی یەکەم سازان و حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم دیموکراسی سازان یان ئەوی پێڵەن دیموکراسی تەوافقی جیاوازی هەیە لە نێوان تەوافق لە نێوان دیموکراسی تەوافقی دیموکراسی تەوافقی یەکسان نییە بە تەوافق ئەوەی کە ئێمە لێرە ڕووەدا جۆرێکە دەسازە نەک دیموکراسی تەوافقی ئێمە داوای دیموکراسی تەوافقی ناکەین لە هەلومەرجی کوردستانە داوای سازبوونەکەین ئەم سازبوونەوە یان ئەم سازانە پەیوەندی بە هەموو ئیدارەکردنی هەموو وەزعێکی دەوڵەت نییە باوەڕ ناکەم هیچ دایەشی سیاسی باسی ئەوەی کردبێ کە ئەبێ ئێمە لە هەموو مەسەلەکان کە چۆنێتی حکم بەڕێوە بێ هەر هەمووی ئەبێ هەموو لایەنەکان کۆک بن و هەموو لایەنەکان تەوافق بکەن و شتیوە کەس باسی ئەوەی نەکردووە بەتابەتی لە مەسەلە ڕۆژانەکان کە چونکە ئێمە پەنابێنێ بەر دیموکراسی لیبرالی کە بریتیە لە کۆتاییدا لە میکانیزمی زۆربە و کەمایەتی بەڵام لێرەدا هەندێک مەسەلەی گرنگێتە پێشەوە ئەم مەسەلە گرنگە فراوانترە لەوەی کە بە زۆربە یان بە کەمایەتی یەکدا بکرێتەوە ئەم مەسەلانەش مەحدودە مەسەلەیەکی فراوان نییە واتێ نەگەین کە لە هەموو مەسەلەکانە ئێمە دامنشین هەرێکە لە ئێمەمانە ڤیتۆی هەبێ یان ئەو پێشدایانە ڤیتۆیان نەبێ ئێمە باسی ئەوەکەین هەندێک مەسائلی تایبەتی هەیە مەسائلی گرنگەیە لەو مەسائلە گرنگە کە لەوانەیە کە کۆتایی پێبێ ئەتر پێویست بەو سازانەش دەکران ئیدا خۆی ئەگەر ژیان یان ململانەکانی ناو کۆمەڵگا و دەروبەر خۆی وا ئیجاب بکە کە حاڵەتی نوێ بێتە پێشەوە کە پێویستی بە سازان بێ
ئەو حاڵەتێک کە ئێستا پێویستی بە سازانە چەند حاڵەتێکی دەستیشان کراوە و پەیوەندی بەوە هەیە کە چۆن ئێوە دەوڵەتی موسسات دانێن و دامەزراندنی دەوڵەتی موسسات پەیوەندی نییە بە 5 حیزب و 2 حیزب بەسێ حیزب بەقەدەرەوەی پەیوەندی بە هەموو کۆمەڵگاوە هەیە بۆیە گرنگە سازان هەبێت لەسەر ئەم جۆرە قەزایانە کە دەستورە یان هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە لە کاتی خۆی کە تاوان ئێمە بەشێک لە گفتوگۆکان کاکرێ و ئازانین کە پرسی دەستور ئێستاە ینی دوور لەوەی کە بگەڕێنەوە بۆ باگراوندی دەستور لە وڵاتی خۆماندا نەک لە پەرلەمانی ڕابوودە لە پەرلەمانی پێشترە پرۆژەی دەستور ئاوا دەکرا بۆ پەرلەمان دەنجی بۆدا و تەنها لایەن کە تەحەفوزی هەبوو لەسەر ئەو کاتە دەهین لە بڕیاردانی پرۆژەی دەستور کە ئێمە موافق بوون لەسەری بە تەحەفوزەوە ئەوە بوو کە ئێمە تەحەفوزمان هەبوو لەسەر پەیوەندی نێوان دین و دەوڵەت کە نەمادە شەش هاتوو بووانە کە ئەوش جۆرێک لە سازشکردن بوو کرا لەگەڵ هێزە ئیسلامیەکانە بە مەبەستی ئەوەی کە دەنگ بەوە دەستور بدەن چونکە ئەوان هەڕەشەی ئەوایان کردوانە هەڕەشەی ئەویان کرد کە دەنگ بۆ دەستور نەدەن واتە ئەو دەستورەی کە لە پەرلەمان وەختی خۆی هین کرا بڵێن بریاردا وەکو پرۆژە ئامادەکرا بوو بۆ دەنگدان لە حاڵەتەیە باش ئەمە وەزعیشی تر هاتە پێشەوە ئەم دەستورە ئیتیفاقرا کە بگەڕێتەوە بۆ پەرلەمان و هەروەها مەسەلەی سەرۆکایەتیش تەمدید کرا بۆی بگەڕێتەوە کە بەشێکە لە دەستور چکە خۆی وەکوتم دەسەڵاتی سەرۆکی هەرێم و چۆنەتی هەڵبژاردننی لە دەستورە دەستیان نەکرێ بگەڕێتەوە بۆ پەرلەمان بۆ بگەڕێتەوە بۆ ئەوی سازشی لەگەڵ بکرێ نهاتووە بگەڕێتەوە بۆ ئەی بە زۆربە یان بە کەمایەتی بە 50 زائیدە نێک بڕیاری لەسەر بدرێ لەبەرەوە ئەبێ ئەم خەلفەتە ئێمە لەبەر چاومان بێ لەم حاڵەتەیە لەم حاڵەتەیە کە هەر لایەنە سیاسیەک مەشروعی خۆیێنێ و بە ئاسانی ئەتوانێت دە ئیمزای پەرلەمانتار لەسەری کۆکاتەوە بێتە ناو پەرلەمانەوە ئەمە چارەسەری کێشەکان ناکە چونکە ئەمە مانای ئەوەیە هەر لایەنێکی سیاسی بیر لە بەرژەوەندی خۆی کاتەوە پرۆژەیەک گێنێ کە بگونجێ لەگەڵ بەرژەوەندی و بۆچوونی خۆی لەگەڵ چۆنێتی دەستور من پێم وایە هەر لایەنێکی سیاسی مافی خۆیەتی بۆچوونی خۆی باسکە بەڵام مەسەلەیەکێتە پێشەوە سازش بوون لەسەر هەموو ئەم بۆچوونانە بۆیە لەبەرەوە ئەم مەسەلەیە بۆ چارەسەر ناکرێ تەنها پرۆژە بێت و پرۆژێکی تازە بێت و دوو پرۆژە بێت بەوە چارەسەرەکرێت کە جۆرێک لە سازش بوون هەبێ لەسەر یەکی پرۆژە لەم پرۆژەیە کە بێت کە سەرکردە سیاسەکان تەوافقی لەسەر بکەن کە بتوانن بیبن بەڕێوە چونکە لە ئەساساً پرۆژەی دەستور گەڕاتەوە بۆ پەرلەمان بۆ ئەم مەبەستە زۆر باشە دکتۆر لە ئێستا ئەوەی دەبیندرێ مەسەلەی ئەو لێژنە 21 کەسەی کە دروست کرا بە بڕیارێکی پەرلەمان دواتر ئێوە بەشداریتان نەکرد ئێستا لێژنەکە 20 کەسە خەریکی ئامادەکردنی دەستوری هەرێمی کوردستان بە مەبەستی خستنە ڕاپرسیەوە ئێستا تقریباً 18 مادەی لە دەواازە سەرچەکان ڕێککەوتن لەسەری ماو لێرە وەستاوە ئێستا لەسەر مەسلەی پەیوەندی نێوان ئاین و دەوڵەت لەم دەستورە چۆنە بێ و لەسەر مەسلەی سیستەمی سیاسی کە هێشتا ماوە زۆر سیستەمی سیاسی بێ پەرلەمانی بێ یان سەرۆکایەتی بێ تێبینی دەکرێت کە لە داهاتوو لەسەر ئەم بابەتانە لایەنە سیاسیەکان ڕای زۆر جیاوازیان هەبێ ئێوە لەسەر ئەم پرسانە یان لەسەر پرسی دەستور بە شێوەیەکی گشتی چ ڕاو تێبینەتانی وەکو حەزبی شوعی کوردستان بڵێ لەسەر ئەم سەرانە ئێمە تازە نییە کۆمەڵێک بۆچوونی خۆمان خسۆتە ڕوو و ئەگەر بگەڕێتەوە بۆ بەڵگەنامەکانی حیزب سەرەکەی پێش 4 ساڵەوە پێشتریش ئێمە شاتان بە زۆر شت کردووە لەم بارەیەوە پرسی یەکەم کە لای ئێمە زۆر گرنگە پرسی پێکاتەی دەوڵەت ینی طبیعەتی دەوڵەت ئێمە لەگەڵ دەوڵەتی مەدەنی دیموکراتی کە دین لە دەوڵەت جیا بکاتەوە و پێشمان وایە کە تەنها ئاماژە بکە بە مەدەنیەت و دیموکراتیەت بەس نییە ئەبێ بە شێوەیەکی ڕاستەخۆ ئاماژە بۆ ئەو حاڵەتە بکە کە دین لە دەوڵەتە جیا بکاتەوە بەداخەوە لایەنەکان کە گفتوگویان کردووە زیاتر مەیالن بۆ هەمان ئەو شێوازەی کە لە دەستوری عێراقدا هاتووە و ئەو شێوازەی دەستوری عێراقدا هاتووە کە من ناوە شێوازی برێمەر ڕنگدانەوەی کە ئەو
حاڵەتە بووە کە لە عێراقدا هەبووە ئەو حاڵەتی کە لە عێراقدا هەبووە ئەو تەوازونە و هاوسەنگی لە عێراقدا هەبووە جیایە لێرە و تەوەجوهی ئێمە تەوەجوهی دەوڵەتی مەدەنی و دیموکراتیە تەوەجوهی دەوڵەتی ئیسلامی نییە و پێم وایە ئەو داڕشتەی کە لەوێدا هاتووە کە ئیشارە دەوەکە کە نابێ هیچ قانونێک دابڕێژێکە بە پێچەوانەی سەوابتی ئیسلام بێت ئەو کە هینا کە ئاماژەی پێکراوە پێم وایە ئەمە حاڵەتێکە زۆر زەحمەتە بێتەکایەوە چونکە هەموو فوقەهای موسلیمی ڕێک نەکەوتون کامەیە سەوابتی ئیسلام جیاوازی لەسەر ئەمە هەیە دووەمی والیەکە کە بریارەکانی پەرلەمان ملکەچی محکەمەیەک بێن ئیرادەیەک بێ کە خۆی بڕیار بدە ئەمە سەوابتەوە ئەومە سەوابت نییە و ئەمەش جوودێکی بەشەریە خەڵکێک قەراریەوەدا یعنی خەڵکی خۆی ئەکا بە نوێنەری ئیسلام و بە نوێنەری خوددا پێ وایە ئەمە لەگەر ئیسلامە ئەنگونجی ئەمە سەوابتەوە ئەمە سەوابت نییە ئەوەی ئێمە تێگەیشتی نەماوەیە کە داڕشتێکیان هێناوە ئەو داڕشتنە پێم وایە خراپترە لەوەی کە بەغاش کە بڕیانیان داوە مەسەن ئیشارەتیان بۆ کردووە کە ڕاستە شاتیان بۆ کردووە کە ئیسلام یەکێکە لە سەرچاوەکان شریعەتی ئیسلام یەکێکە لە سەرچاوە سەرچیەکانی دەستور هیچێکە بەڵام چیوانە نابێ هیچ قانونێک دەربکرێ کە پێچەوانەی سەوابتی متتەفەقی ئیسلام بێ ئشارەتیان بۆ کردەوە لەگەڵ ڕچاوکردنی ئەو حقوق و حڕیاتەی ئەو ئازادی و مافەکان کە لە دەستورە هاتووە ڕچاوکردن جیایە بە پێچەوانی ئەوە بێت جیایە واتە تەنانەت ئەم داڕشتەی کە هێناویانە هینترە تونترە لە ناحیەی تەزەموت لەمافۆ ئازادیەکان کراوەتە ملحەقێک و مڕاعات نابێن بگونجێ لەگەڵی ئەمە خراپە ئەم حاڵەتە خراپە ئەم حاڵەتە خراپە ئێمە بە ڕاستەوخۆ وتومانە ئێمە ئەمانەوێت دەوڵەتێکی مەدەنی دیموکراتی کە دین لە دەوڵەت جیا بکاتەوە لەو بنەماوە ئێمە بەردەوامی لە کاری خۆمان کاری جەماوەریمان ئێمە خۆماندانەی بە بەشێک لە هەموو ئەو کەسانەی کە داوای سکولارەکەن لە کۆمەلگامانە لە کۆمەلگای کوردستان و داوامان کردووە ئێساش داوا دەکەین لە هەوادارانمان لە دۆستانمان لە لایەنگرانمان لە حیزبەکان ئەوانەی کە سەر بە حیزبی شوعی کوردستانن کە ئیمزا کۆبکەنەوە لەسەر ئەم بابەتە و بەشێک من لەو هەڵمەتەی کە ناوەندی سکولارێکە و پێم وایە ئەمە بڕیاری حیزبی ئێمەیە پشتگیریکردنی ناوەندی سکولار و ئەمە بەکاری خۆمان دیازانی بە یەکەمین کاری خۆمان دیازانی کە بەکارێکی گرنگی هەموو ڕێکخراوەکانمان ئەزانی کە کار بکەین بۆ ئەم حاڵەتە زیاتر لە 100,000 ئیمزا کۆبکەینەوە بۆ ئەوەی کە ئێمە داکۆشی بکەین بۆ دەوڵەتی مەدەنی دیموکراسی سکولاری بە شێوازێک لە شێوازەکان دین لە دەوڵەت جیا بکاتەوە. بەڵێ جگە لەوە ئێمە کۆمەڵی خاڵی دیکەمان هەیە کە ئەمانەیە ناوڕۆکی دەستورەکە بێ و ئەم خاڵانە ئێمە هەمووی بڵاوەکەینەوە لەم ماوەیە و بڵای یەکەینەوە بە شێوازێکی بەرفراوان لە ڕێگای ڕێکخراوە حیزبەکانمانەوە بۆ ماڵان دەستگاکانی ڕاگەاندن لە دەرەوە ناو بازارە بە خاڵێکی تەرەکی و جەخت لەسەرەوەکەینەوە کە ئێمە لەسەر ئەوەی کە چۆن ئیدارەی ئابووری وڵات بکرێت قوتەعاتی سەرەکی وڵات بکرێت لە چوارچەوەی چەمکی گەشە پێدانی مرۆیی بەردەوام و چۆن ئێمە کار بکەین لەسەر بنەمای هاوڵاتی بوون ئێمە دەستورێکمان نەوێ لەسەر ئەساسی هاوڵاتی بوون مافی هەموو نەتەوەکانی کوردستان بپارێزێ و کار بکەین بۆ دامەزرانی هەموو مؤسسا لەسەر بنەمای حکومڕانی چاک و سنووری کوردستان سنووری جوغرافی تاریخی سیاسی کوردستان دەستنیشان بکە و زمانی هەموو مافە ئیداری و قومی پێکاتەکانی لەبارەی سیستەمی سیاسی مەسەلەی ئەم سیستەمە پەرلەمانی بێ ئایندەی سەرۆکی هەرێم کە ئێمە دەزانین ماوەیەکی کورتی ماوە و ناتوانندری هەڵبژاردننی بکرێ و ئەم ناکۆچیانی هەیە ئەوە چۆن سەری ئەم بابەتە دەکەن ئێمە دەمێکەنەک ئێستا بۆ ئەوەی مەسەلەکەنە ئەو خانەیە کە ئێمە پێوەری ئەومان هەبێت کە ئەین بەداخەوە هەندێک جار کە ئێمە هەندێک مەڵکی وەرەگرین لە هەندێک دامود دەستگای ڕاگەاندن لە هەندێک شوێندا وا دەخێنێتەوە کە ئێمە ئەو مەڵوێسەمان
پشتگیرێ بۆ لایەنێکیان دژی دانێکی ترە ئێمە دەمێکە لە تاقیکردنەوەی سربەخۆی حیزبمان تەواو بووینە ئەم حیزبی شووعی کوردستان بە درێژای مێژووی خۆی لەو کاتەوەی کە لەگە حیزبی شووعی عێراق بۆ دوای ئەوەش بە بەردەوامی باجی سربەخۆی سیاسی و بڕیاری سربەخۆی خۆی داوە لەبەرەوە ئێمە امتحانی ئەوە نادەینەوە تازە هەمووان ئەو امتحانەمان داوە و ئەم حیزبە بەسەرکەوتویی لەم امتحانە تێپەڕیوە ئێمە بۆچوونی ئێمە لەگەر ئەوەدای کە ئێمە سیستمێکی دیموکراتی مەدەنی و وەکوتم ئاڵوگۆڕکردنی دەسەڵات و سیستمێکی پەرلەمانی و پێمان وایە لە سیستمی پەرلەمانی هەردوو شێوازەکە گونجێ دەکرێت لە سیستمی پەرلەمانی کە سەرۆکی وڵات لە پەرلەمانەوە هەڵبژێرێ و ئەمەش وەکو وڵاتێکی وەکو هێندیان هەندێک وڵاتی تر وەکو لومنان و ئەمەش موەیزات و هینی خۆی هەیە کێشەی خۆی هەیە ئەنی بۆ نمونە لە لومنان ساڵێکە تەوافق ناکرێت سەر هەڵبژاردننی سەرۆکی لومنان بۆ نمونە و دەکرێت سەرۆکی وڵات لە پەرلەمانیش بێ و لە خەڵکەوە هەڵبژێرێ وەکو ئەوەی کە لە هینا هەیە لە تورکیا هەیە یان لە هەندێک شوێن بەرپرس دەکرێت بەرپرسیارەتی یعنی بەرپرس بێ و مەسئولیەتی سیاسی نەبێ ئێمە تاکید دەواکەینەوە کە سەلاحیاتی سەرۆکی هەرێم یان سەلاحیاتی سەرۆک هەرچێ بێ وازح بێ لە دەستورە و بەشێک لە سەلاحیەتە تەنفیزیەکەی بدرێ بە مەجلیسی وزەرا بۆ ئەوی جۆرێک لە تەوافق دروستکرێ ئەمە یەک دووەمین وەکوتم ئێمە لەگەڵ سیستمی پەرلەمانی ئەمە زۆر باش بۆی شتەکە ڕووتر بێ ئێمە ئێستا لە کوردستان ڕوبەڕووی کێشەیەکە بینەوە بۆ حاڵەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە کە ئێستا ڕوبەڕوویە بینەوە ئێمە لەگەڵ ئەوەدانی کە ئێستا هەموارکردن هەبێ بۆ قانونی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ ئەوە داین پێشنیازی ئێمە ئەوەیە کە مەجلیسی سەرۆکایەتی دروست بێ مەجلیسێکی ڕێئاسەت دروست بێ کە بێتی بێ لە سەرۆکی هەرێم و جێگەری سەرۆکی هەرێم و نوێنەری ئەو لایەنە سیاسانەی کە لەناو پەرلەمانە هەن و نوێنەرێکی دەستنیشان بکرێ بۆ بڵێن پێکاتەکانی تریش لەم حاڵەتە ناوەندی بڕیار فراوانترە بێ و ئەم حاڵەتەکی کاتیە بێ تا کۆتایی هاتن لە ڕەشنووسی دەستور و کاتێک کە دەستور بکرێتە ناو بۆ ئیسیفتاکردن لەم حاڵەتەیە ئێمە لەگەڵ ئەوەداین کە لایەنە سیاسیەکان بە تایبەتی پەرلەمان خۆی هەیەی تەسیسی دەستورە داوایان لەکەین کە ئیتیفاقن لەگەڵ تەوافقن یان سازان بکەن لەسەر شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئێمە لەگەڵ هەر سازانێکی کە ئەو لایەنە سیاسانە بیکەن کۆس بوو تەگەرەنین پێمان وایە لە حاڵەتەکە ئەگەن ئەم لایەنە سیاسیانە نایانتوانی سازان بکەن ئەم قەزیە بە زۆر بە و بە کەمایەتی یەکلا ناکرێتەوە و ئەم حاڵەتە بۆ هەندێکلا ناکرێتەوە کە 156 لەگەڵ هەڵبژاردننی سەرۆک بە لە شوێنێک و بڵێن چوار یان بە حاڵەتە چوە لەگەڵ هەڵبژاردننی سەرۆک بە لە شوێنێکیکە لەبەرەوە چەمکی سازان وا دەکا کە ئەبێ زیاتر لە ژمارەی زۆربەی پەرلەمانتاران زۆربەیەکی زۆر ڕەها کە سازبوونی پێوە دیار بێ لەگەڵ ئەم فکرەیە بن لە حاڵەتی ئەوەی کە سازبوون نەبێ کە ئەمە ڕوونەدا بە ژمارەکە بمێنێتەوە لە 50 زائیدیەک یان زیاتر بە پێچەوانەوە چۆنێک بێ بڕیارەکە ئێمە لەگەڵ ئەوە داین کە بگەڕێنەوە بۆ ڕای خەڵکی دەوێت یعنی بۆچوونی ئێمەوەیە لەگەڵ دەستورە فەقەرەیەکەوێ ئایا ئێوە دەتانەوێت سەرۆک لە خەڵکەوە هەڵبژێرێ و لە پەرلەمانەوە هەڵبژیان لە پەرلەمانەوە هەڵبژێرێ ئەم بۆچوونەی ئێمە لەو ڕوانگەیەوە کە هێزە سیاسیەکان کە ئێستا دوا کارت بەکاربێنرێ لە حاڵەتی نەگەیشتن بە لە حاڵەتی ئەوەی کە ئەم هێزە سیاسانە چونکە ئێمە زۆربەنین لە پەرلەمانە ئەو ئێمە بە واقعی بیرەکەینەوە ئەو هێزە سیاسانی کە لە زۆربەر لە پەرلەمانە ئەو پێنجلایەنە کە احتیکاری کاری سیاسیان کردووە ئێستا ئەمە لێمەدا هەروەها حتا لە دانانی دیژنەی دەستورەکە دیژنەی دەستورەکە دیژنەی ئەوانە لە کاتێکا دانانی دەستور ئەبێ دیژنەیەکی مجتەماعی بێ تەنانەت نوێنەری ناوچە دابڕاوەکانی تیاابێ نوێنەری سندیکاکانی تیاابێ خەڵکی فراوانی تێ بکۆ وڵاتانی کە ئەیکا من ئێمە بۆچوونی ئەومان بۆچونەکەمان وایە لە کاتێکە کە ئەم لایەنانە ناگەن بە تەوافق
بەسازبوون ئەبێ بگەڕێنەوە بۆ ئیرادەی خەڵکی دەوێت. زۆر باشە دکتۆر لە دوا کۆبنەوەی پەرلەمانی کوردستان لە 23 حوزەیران باردۆخێک هاتە پێش کە ئێمە بینیمان لیستی زرد لەگەڵ چەند لایەنێکی تر دەرچون لە پەرلەمانی کوردستان لیستی ئازادی کە لیستی حزبی شوعی کوردستانە لە کۆبنەوەکە مایەوە. دوای کۆبنەوەکە جارێکتر هەرێمی کوردستان یعنی دوو جۆر لە خیتابی سیاسی دەبیندرێ. هەمیشەوە دابەشبوونێک دەبیندرێ ینی بلۆک بەندێک دەبین ڕێزبەندە سیاسەکان بۆ دوو بەرە دابەشە بن. ئەمە پرسیارێکە بۆ خۆی کاتی خۆی کە ئێوە لە حکوومەت بوون وا تۆمەتبار دەکران کە نزیکن لە پارتی. ئێستا کە لە دوا کۆبنەوە پارتی چوە دەرەوە و ئێوە نەچنە دەرەوە ئێستا واسیەکە ئێوە نزیکن لە چوار حزبەکە. ئێوە لەکوێی ئەم دابەشبوونە بلۆک بەندیان کە لە کوردستانە هەیە؟ وەکوتم لە وەڵامی پرسیارێکی پێشووە ئێمە دەمێکە وەکو حزبی شوعی کوردستان تاقیکردنەوە ئەزمموی سربەخۆی حزبی خۆمان داوە. ئێمە سربەخۆی لە بڕیاری سیاسی خۆمانە و تاکی لەسەر ئەو سربەخۆیە پێویستاکە بە بەردەوامی ئێمە لە مستعالە بین وەکو بڵین ئێمە تاوانبارین و ئەبێ ئیسپاتیکەین بە هەموو عالم ئێمە سربەخۆین سەر بە ولایەنە ئەم بە ولایەنە نین لە کاتێکە ئەو لایەنانە جۆرێک لە جۆرە تەعاملانە دەکەن بەداخەوە بە تایبەتی لەگەڵ ئەو حیسبانەی کە لەوانەیە ژمارەیان کەم بێ هەوڵدەن بۆ ڕاکێشانی هەڵوێستەکانیان بەلایەکیان بەلایەنێکی تر. بۆچوونی ئەمە بەشێکە لەو دووجەمسەریی کە بە بەردەوامی لە ژیانی سیاسی کوردستانە هەیە کە هەندێک جار تەوافقەکەن و هەندێک جار کە تەوافقەکەن لەسەر ئەساسی ئەوەی کە لایەنەکانی تر بە خەنە دەرەوەی خۆیان لە هەمان کاتا کە تەوافق ناکەن کێشەیەک بە ناو کۆمەڵگاکە دروستەکەن و ئاراستەی خەڵکن بە دوو لایەن وەکو بڵێ ژیان بریتە لە دوو هەڵبژاردە یان ڕەش یان سپی یان یەک یان دوو. من پێم وایە ئەم تەرحەی کە ئێمە تەرحمان کردووە ئەو میکانزمەی کە باسمان کردووە بۆ چارەسەرکردنی کێشەکان چارەسەرکردنێکی سێهەمە ڕێگایەکی سێهەمە ڕێگایەکی ترە و ژیانی سیاسی تەنها لەم سێ ڕێگایش کۆتایی نایە. من پێم وایە ژیانی سیاسی زۆر فراوانە کە لەوانەیە ڕێگای چوارەم و پێنجەمش بێتەکایەوە یان لە تێکڕای بۆچوونەکان شتێکی نوێ بێتەکایەوە. بۆ بۆچوونی ئێمە تەعامل لەگەڵ هەموو نزیکن لە هەموو لایەنەکانەوە بەڵام لە هەمان کاتە گیان لە هەموو لایەنەکانەوە. ئێمە بەشێ نین لە هیچ لایەنێک و لەگەڵ ئەوەدانی کە سیاسەتی ئێمە بەو شێوە تەماشا بکرێ ئێمە قبوڵی ئەو حاڵەتە ناکەێت چونکە پێمان وایە ئەو حاڵەتە کەمکردنەوەیە لە سەنجی ئێمە. سەنجی حزبی شوعی کوردستان سەنجی شوعیەکان سەنجی چەپ ئەمڕۆ لەوەدا نییە چەند ئەندامیە لە پەرلەمان لەوەدا نییە لە مەجلیسی محافەزە هەیەتی یان نەیەتی خەڵکەکە و جەماوەرێکی زۆر هەیە تەماشای بوونی حزبی شوعی کوردستانەکە وەکو زۆرورەتێک یان تەماشای بوونی چەپەکە وەکو زۆرورەتێک لە ناو کۆمەڵگایە. بۆیە مەشروعیەتی ئێمە وزە و توانای ئێمە تەنها هەر ئەوەندە نییە لە پەرلەمان چەندێکین یان لە پەرلەمان چەندێکین ئێوە کە لە لێژنەی دەستوریەکەش نین ئێوە بەجۆی لە جۆرەکان ئێمە لە جێ دەستوری نی بەڵام کەس ناتوانێت ئێمە تامیشکە کەس ناتوانێت هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت ئێمە تامیشکە چونکە لەناو کۆمەڵگا هەین. کۆمەڵگا ئەتوانێت لایەنێکی سیاسی تامیشکە لایەنێک سیاسی ئەتوانێت خۆی تامیشکە ئەگەر دوور بێت لەناو کۆمەڵگاوە. ئێمە بۆچوونێکمان هەیە تعبیرەکەین لە تەیارێکی فکری لە ئاراستەیەکی فکری ئەم ئاراستە فکریە هەڵگری خۆی هێن ناو کۆمەڵگایە بە درێژایی مێژوو فکری عەدالەت خوازی یەکسانی خوازی کە شێوازەکانی گۆڕێ سێرەکەی ئەمڕۆ دوێنە و ئەمڕۆ بە چەپە یا شوعیەتە پێشتر بە شێوازێکی تر بووە لە داهاتوو شێوازێکی ترەگرێ بنەمایەکی ناو کۆمەڵگاکەیە و ئاراستەیەکیەیە کە ئەوێ سیستمێکی حکومڕانی لە هەموو شێوازەکان بێتەکایەوە لەسەر ئەم بنەمایی کە ئێمە ئاماژەمان پێکرد. کاتی بەرنامەکەم کەماوە دکتۆر یەکێشتر لەم پرسە سیاسەنی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان نەبێتەوە مەسەلەی ئایندەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستانە لەگەڵ حکوومەتی فیدراڵی بەغدا کە بۆی ئەم کێشانەوە ئێستا دەبیندرێت لە هەرێمی کوردستان تا بە ئێستا ڕێککەوتنێک نابیندرێ یان گوتاریی هاوبەش نییە کە ئەم ئایندەیە چۆن دابڕێژێتەوە. ئەوەی لە ئەعلامە ڕەنجی داوەتەوە ڕایەکەیە کە
ئەوە بەو ئاراستی سربەخۆی دەچێت ڕایشتر پێ وایە هێشتا ئێمە ناتوانین بەو ئاسانی ئەم قەتیعەیە دروستکەین پێویستە لەگەڵ بەغاتا ماوەیەشتر مامەڵە بکەین. ئێوە چۆن سەیری ئەم کێشانە دەکەن لە کاتێکە ئەم کێشانە و درێژە کێشانی لەسەر حیسابی جیرفانی خەڵک لەسەر حیسابی زۆربوونی کێشە و قەیرانەکانە لە هەرێمی کوردستان. لە پێشەوە ئەوڵەن کۆمەڵە گرفتەیە لەگەڵ بڵێن نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و نێوان بەغدا. ئێمە بە پلی یەکەم لەگەڵ ئەوەداین کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە بەرامبەر خەڵکی خۆی دەبەرەوە مەسئولیاتی هەیە بەرامبەر دانیشتوانی کوردستان خەڵکی کوردستان و ئەبێ ئەو پێداویستانەی کە دابینی ژیانێکی پرکەرامەت بۆ خەڵکی کوردستانەکە دامی بکە. بۆیە لەگەڵ هەموو ئەو هەنگاوانەی کە دەنرێت لە پێناوی سەربەخۆیی ئابووری کوردستان لە پێناوی هەنگانەوە بۆ پاراستنی ئابووری کوردستان بۆ داکۆچیکردن لە مافی خەڵکی کوردستان ئەمە کێشەیەکی گرنگە بەنسبەت ئێمەوە و پشتگیری لەو هەنگاواناکەین ئەمە بە دوورەوەی حکوومەت چێ بەیان چێنە بێ چێ بێ حکوومەت ئێمە پشتگیری ئەو هەنگاواناکەین ئەمە پەیوەندی بە هەنگاوەکانەوەیە پەیوەندی بە کێشەی حکوومەتەوە نییە و مۆچی حکوومەتەوە نییە و ئەگەر ڕەغنەمان لە حکوومەتی شێوێ ئەوەیە کە بەشێ لەو هەنگاوانە زۆری خەیاندووە و ئەبێ ملەتەکەمان تەحمل ناکە سەڕای ئەوەی کە ئەبێ بە خیتابێکی عەقلانی کە ڕای گشتی عەرەب دژی خۆمان هان نەدەین بەڵام دەبێ ئێمە داکۆچی بکەین لە مافەکانی خۆمان و ئەو مافانەی تەکبیر بکەین لەسەر بنەمای سەربەخۆیی ئابووری کوردستان و هەنگەناو بەرەوشی تر. مەسەلەی مافی چارەنووس مەسەلەیەکە پەیوەندی تەنها بە حکوومەتەوە نییە پەیوەندی بە ئیرادەی خەڵکەوە هەیە و پێشەوە ئێمە دەدەمێکە لەگەڵ بریادانی مافی چارەنووسین و لەگەڵ ئەوە داین کە نابێ خەڵکەکەمان ساردکەینەوە لە مافی بریادایی چارەنووس و حاڵەتێک دروست دەکەین کە ئەم بڕاردانە پەیوەندی بە زەمن و بە کات و شوێنەوە هەیە ئەم بەراردانە پەیوەندی بە کۆمەڵێک هۆکارەوەیە لەوانە هەندێک هۆکاری دەرەچی بێ هەندێک هۆکاری ناخۆیی بێ بەڵام پێمان وایە هۆکارە ناخۆیەکان بنەمان و هۆکارە ناخۆیەکان پەیوەندی بە ئامادەکردنی مستەلزەماتیەوە هەیە ئەو مستەلزەمات و ئەو پێداویستانی بۆ مافی چارەنووس لە هیچ وڵاتێکە ئەوە نییە کە هەموو شتەکان لەسەر عیاری ئاڵتونی 24 باشترینی عیاری ئاڵتون بەو حاڵەتە ئەڕوان نا ئەمە لە حاڵەتێکی تەکاملایە واتە فەرقێ بە هەمان شێوە لە نێوان مافی بریاردانی چارەنووس کە مەسەلەیەکی نیشتیمانیە فەرقیە لە بەی کێشە کۆمەڵایەتەکانیش کە مەسەلەیەکی چینایەتیە بە هەر حاڵێک ئەگەر بریاری مافی چارەنووس بدەین و بەتەنانەت دەوڵەتی کوردیش دروست بێ معنای ئەوە نییە هەچی کێشەی ئاوەری خەڵکەیە ڕاستەخۆ چارەسەر بێ ئەمە پێوەستی بە تێکۆشارێکی چینایەتی هەیە بۆیە حیزبی ئێمە لەگەر بریاردانی مافی چارەنووسی خەڵکی کوردستانە لە ڕێگای کارکردنی هەموو لایەنەکان بۆ ئامادەکردنی مستەلزەماتی پێداویستەکانی دوپرسیار بکەم لە کۆتایی ئەم بەرنامەیە دکتۆر ئەم لە دووە هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا پارتی دیموکراتی گەلان هەدە توانی ڕێژەیەکی باش لە کورسی 13 زیاتری دەنگەکان بەدەست بێنێ و ئێستا حکوومەتی تورکیا لە مشتومڕی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و پێکەێنانی کابینەی تازەیە و لەلایەشتر باردۆخی ڕۆژئاوای کوردستان دەبینین کە بە چ ئاراستەیەکە دەڕوە ئێوە چۆن سری ئەم گۆڕانکاریە لە باکوور و ڕۆژئاوای کوردستانەکەن من پێ وایە ئەوەی کە باکوور ڕوویدا سەرکەوتنێکی گەورە بوو بۆ گەلی کورد و بۆ هەموو گەلانی تورکیا بە تایبەتی بە یەکەم جارە وەکو فراکسیۆنێک لەناو پەرلەماندا وجودیان هەبێ فراکسیۆنێکی قورس و گەورە فراکسیۆنێک کە کارەکاتە سەر ئاراستەکردنی سیستمی سیاسی لە تورکیادا و ڕێگایەکی دانا بۆ ئەوەی کە ئۆردوگان ڕاستە ئۆردوگان لەلایەن خەڵکەوەڵە بژێرێ بەڵام داوایە کرد نیزامەکە هەر پەرلەمانی نەوێ بە نیزامێکی ڕێئاسی سەڵاحیاتی زۆرتر بێ پێم وایە هەنگاوی ناو کە دەستور دەگۆڕێ کە دەستوری تورکیا وەکو خۆی بێنێتەوە و ئاماژەکردنێکە تاکیدکردنێکە بۆ ئەوەی کە ئەوانەی کە داوای مافی چارەسەرکردنی کێشەکانەکان لە تورکیا بە ڕێگای ئاشتی فراوانترە بێتەوە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە وەزعی سیاسی تورکیا بە ڕوبەڕووی کێشە ناوێتەوە گرینگە ئەم جارەوە پەرلەمان ئەجگار وەکوتم سەرکەوتنێکی زۆر گەورەیە وەرتەرخانێکە نەگرنگە وەرتەرخانێکی گەورەیە بەنسبەت
کوردستانی بڵێن باکوور بەنسبەت ڕۆژاوا پێم وایە ئەو سەرکەوتانەی کە ڕۆژئاوا بەدەستێ عینە سەرکەوتێکی گەورەیە بۆ هەمومان و بەشێکە لەو جوودانەی لەو هەوڵ و کۆشتانەی کە دەدرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لەسەر ئاسی جیهانی و ئەوەش دەبینی هەستش بەوە دەکەین کە پشتگیرێکی پشتگیری نێودەوڵەتی بۆ کوردانی ڕۆژئاوا بۆ شەرەفانان بۆ پێدە فراوانترە بێتەوە وەکو چۆن ئەو پشتگیرەی کە بۆ کوردستانی خۆمان هەیە و ئەمە هەوڵەدا کە هەموو کورد لە یەک سەنگەردان سەنگەری ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و بەشدارە بن لەسەر نەنیۆ لە دەستنیشانکردنی بڵێن خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دکتۆر کاوە محەموود جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شووی کوردستان، سوپاس بۆ ئەو دەرفەتەی کە گفتوگۆیەکمان لەبارەی تێڕوانی حزبی شووی کوردستان کرد. بەڕێزان هاتمە کۆتاییان بەم گفتوگۆیە تایبەتە لە بەرنامەی ئەڤڕۆ کە تێدا بە بۆنەی ساڵ یادی ڕاگەیاندنی حزبی شووی کوردستان لەگەڵ دکتۆر کاوە لەبارەی بارودۆخی سیاسی و چەند پرسێکی هەنووکەیی گفتوگۆمان کرد. تاڵقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. سوپاس بۆ ستافی بەرنامە.